السلام عليكم ورحمة الله وبركاته. أويك يصلح على برودا نشرك قومية لبين كرد وعربة ونشرك دينيش لبين كافر ومسلمانة بلكو شردو ميليشيا كان كبريتيلا ميليشيا كان قصد كبيكاتو إلا حوت كتيبة لو حوت كتيبة تنها دو كتيبان كردن بينش كتيبة كيتريان تركمان وآشوري وعربن كما أن لكون وأخوان فروشتو وبون بجني ناشرعي بشار أسد دەسەڵاتی ئیسرائیل و ئێستش هەرژنێکی ناشەرعی کۆنی ئیسرائیلن لەگەڵ میلیشیا تازەکانی ئەحمەد ناشەرع کامانش تازە بە تازە خۆیان فرۆشتووە بە ئیسرائیل لە پێناوگرتنی ئەو شوێنانە سازشیان لە کۆمەڵی شوێنی تر کردووە لە جۆلان و تەسلیمیان کردووە یا ئیسرائیل داگیری کردووە ئیتر بە هەر شێوازێک بە ئیسرائیل هاتۆتە ئەو شوێنانەوە بەرحەڵ ئەوە زۆر گرنگ نییە ئەم قسانێک کە من یەکەم ڕەنگە لە شوێنەکانی تر نەیبیستن چونکە بڵێتون ئەڵێ دەسەڵاتی ڕافیزە شیعە و ئەلمانەکان و جەماعەتی مولحیدەکان و جەماعەتی پەک و کۆمەنیست و ئەو هەموو تاخمە گومڕاو ئەفریقا لە کوردستان هەیە کۆنتترۆلی ڕاگەاندنی کوردیان کردووە و ئەتوانن ئەو خەڵکە عاتیفەی ئەو خەڵکە بجوڵێنن و ئەتوانن چاواشەکاری بکەن ئەتوانن درۆ بکەن بە ئارەزوی خۆیان هەدەفە سەرەکیەکەیشیان لێدانە لە ئیسلام لێدانە لە مسلمانان تۆ سەیریکە شەڕی دوو میلیشیایە عەرەب بەرامبەر بە عەرەب کەچی ئەمە هاتووە سوگاتی بە ئیسلامەکە جنێو بە ڕیشەدا سوگاتی بە تەوحیدەکە جنێو بە نیقابەیە ئیسلام باقیش ئەو شەڕی چێ لە بینی ئەو دوو میلیشیا ڕوویداوە باش ئێوە ئەزانن میلیشیاکانی قەسد قواتی دیموکراتی سووریا هەخۆی ناوەکە عەرەبیە قواتی دیموکراتی کوردی نییە بڵێ قواتی دیموکراتی کوردستان ئەسڵەن جەماعەتی هەپەکە بڕۆیان بە ناوی کوردستان نییە لە خۆیانی بنێن هاتوو ناویان ناوە قواتی دیموکراتی سووریا کە کوردکراوەکەی بریتیە لە قەسد ئەم میلیشیانە لە ساڵ چلیان کوردن لە ساڵ 60یان عەرەب و تورکمان و ئاشورین ئەگەر سەیری ئەم وێنەیە بکەن لەم وێنەیەدا دەرەکەوێت کە حەوت کەتیبن لەم حەوت کەتیبە دوو کەتیبەیان کوردن پێنج کەتیبەکەی تر سیانیان عەرەبن ودانێکیان ئاشوری و سریانیە ودانێکیشان تورکمانە دوانەکەی ترکە ئەمێنێتەوە کوردن ئیتر بۆچی ئەڵێن شەڕی کورد و عەرەب کاکە وەڵڵا ئەمە شەڕی کورد و عەرەب نییە ئەمە شەڕی کافر و ئیسلام نییە ئەمە شەڕی میلیشیاکانە شەڕی بەکرێگیراوەکانە ئیتر بۆ دێن لە ژێر ئەم ناوە دژایەتی ئیسلامەکەن و جنێو بە مسلمانانەدەن بۆ دێن عاتیفەی خەڵکیە جوڵێن و ئەزانن قەتڵ و عامی کوردە و شەڕی کورد نەخێر شەڕی کورد نییە شەڕی دوو میلیشیایە ئەسڵەن ئەگەر تۆ بگەڕێنەوە بۆ مێژوو مولحیدترین تاقمێک لەو مەنتیقەی خۆمانە لەو وڵاتانە جەماعەتی پەکەکە و یەپەکەن ئێ باشە خۆ هەمووی چەند مانگێک لەمەوە پێش بوو لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی جەماعەتی یەپەکە و مولحیدەکان هاتە سوکاتیان بە نیقاب و بە ئابا و بە حیجاب کرد زۆرینەی زۆری ئەو خەڵکەش لەبان زۆرینەی زۆری ئیدانەیان کرد و خۆیان مشەوەش کرد بوو چۆن ئەبێ سوکاتی بە ئابا بکرێ و ئەم هەمگە خەڵکە بە هەزاران هەزار خەڵک تووڕە بوون و چۆن شتی وابێ ئێ باش ئێستا هەر ئەو خەڵکەم پشتیوانی لە چەتەکانی یەپەکەکەن ئێ تۆ چۆن پێت یعنی تۆ چۆن پشتیوانی لە قەومێکی مولحید و کافرەکەی سوکایەتی نەما جەماعەتی یەپەکە و پەکەکە بە ئیسلام نەکرێ هەر خۆ پیشاندانی ئەکرێ ئیلا ئەبێ عەلەمی ئیسرائیل و عەلەمی ئەمریکا بەرزکەنەوە ئیلا ئەبێ مەسینە هەڵگرێتی خۆیان و کۆیلایەتی خۆیان و نۆکەرایەتی خۆیان بۆ ئیسرائیل دووپاتکەنەوە ئیسرائیلیش ئاوا هەر کاتێکەوە تیان بگیری ئەیان فرۆشێ یعنی هەرچی زۆرینەی زۆری مولحیدەکانی کورد لە ئەوروپا جەماعەتی پەکەکە و یەپەکەن کاکە مقدساتی ئێمە نەما سوکایەتی پێ نەکەن مقدساتی ئێمە نەما دەستی بۆ نەبن کانتۆنیان دروست کردووە لە سووریا ئەم کانتۆنانە یەکێ لە بنەماکانی یاساکانن ئەوەیەکەوە نابێ هیچ یاسایەکی ئیسلامی لەم کانتۆنانە جێبەجێ بکرێت هیچ یاسایەک جەماعەتێکیان دروست کردووە لەناو کوردەکانە ئەم قواتە قواتی هاوڕەگەز بازەکان قواتی دوودەگیەکان خۆبرا ڕسمەکان دیارن بەڵگەکان شایەتن ئەرە برا ئێوە ئەبینن بە سەدەها جەماعەتی یەکە کۆ بنەوە سوگاری بە نیقابەکەن ئاڵای تەوحید ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله واز لەوە بێنە کە هەر گروپێک کردوێتی بە دروشمی خۆت واز لەوە بێنە بەڵام ئێوە چەند جار ئەم ئاڵایەتان بینیوە کە چەتەکانی یەپەکە و مولحیدەکانی یەپەکە سوکایەتی پێکەن ئێ تۆ چۆن وەلا ئەو خۆشەویستی بۆ ئەوانە دەرەبڕی باشە بابگەڕێنەوە سەر قورئانی پیرۆز الله تعالى لە سورەتی مجادلە ئاەتی 22 فەرمێ لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر يوادون من حاد الله ورسوله ولو كانوا آباءهم أو أبناءهم أو إخوانهم أو عشيرتهم الله تعالى فرمي نايبيني نايدوزي توقلك كوا بڕوایان بە الله تعالى و بە ڕۆژی قیامەت هەبێ لە کاتێکدا ئەم گەلە ئەم قەومە کەسانێک بکەن بە خۆشەویست و بە پشتیوانی خۆیان کە ئەم کەسانە دوژمنایەتی الله و ڕسوولەکەیەکەن با ئەم کەسانێک کە دوژمنایەتی الله و ڕسوولەکەیەکەن با باوکیان بن با برایان بن با کوڕیان بن با عشیرەت و خزمیان بن نا کافرە بیتەوە پێی ئێ تۆ جەماعەتی مولحیدەکانی یەپەکە سوکایەتی نەما بە مقدساتی ئەمە نەیکات ئێ خۆتان لە من باشتر دەزانن ئێستا خۆتان شین و مۆر کردوتەوە لە ژێر ناوی کوردایەتی ئەو چۆن دیفاع لەو کافر مولحیدان ناکەن ئەی بابا ئێمە موسڵمانین ئێستا زانم لەسەر ئەم قسانە زۆرینەی زۆری قسەم پێڵێن بەڵام بێبنێتم منەتی هەرەمیان بە قۆنرەکانە من مسلمانم ئەکرێ کاتێ لوت پێغەمبەر دژی هاوڕەگەز خوازەکان وەستایەوە دژی قەومەکەی وەستایەوە کە نێربازیانە کرد لوت پێغەمبەرش بیوتە تەقینا وڵا با قسەم پێ نەڵێن دەمی خۆ مەگرم و قسە ناکەم و کورە چۆن شتی وابێ ئەو مامۆستا ئاینە بەڕێزانە ئەو مسلمانە داعیە بەڕێزانە چۆن بێدەنگە من حەقەکە ناڵێن چۆن ڕاستەکان ناڵێن چۆن باسی ئیلحاد و کوفری جەماعەتی یەپەگە و پەکەکە و هەچەکە و کەرەکە و ئەم هەموو مولحیدە باس ناکەن و خەڵکی ئاشنا ناکەن بە ڕووی ڕاستەقینەی ئەوان
ئێبابێکیان تۆ لە بەرامبەر حەقا بێدەنگی تۆ بەرپرسیاری وەقیفوهم ئینەهم مەسئولون لە قیامەتدا پیان ئەوتێ بیان وەسێنن ئەوانە مەسئولن تۆ مەسئولی تۆ کە کۆمەڵێک کەس بێت لێگەی لە مزگەوتەکان مەسئولی لە بەرامبەر ئەو خەڵکە چۆن ڕاستەکان بەیان ناکەی چۆن ئێڵی میدیا چاواشەکارە ڕافیزەکان و ئەلمانی و ملحیدەکان کوفرکەن بە ئیمان و ئیمانکەن بە کوفر یعنی بۆ باسیێم ڕاستیانە ناکەن ئەوە چەند ڕۆژە سوکایەتی بە هەرچی دروشمی ئێمە یەکرێ بە هەرچی مقدساتی ئێمە یەکرێ بۆ وڵا کۆمەڵی عەرەب پەلاماری کوردی داوە با بگیان نەشەڕی کورد و عەرەبە نەشەڕی کوفر و ئیسلامە شەڕی دوو میلیشیایە بەڵام میلیشیاکانی یەپەگا بەدەیەها ساڵە سوکایەتی بە هەرچی مقدساتی ئێمە یەکەن ئەوەی بۆنی ئیسلامەتی لێوە بێ ئەم چەتانەی یەپەگە دوژمنایەتیەکەن تۆ بەتەمایکی ئێستا تۆ فیلمسکی ڕەژی بۆ ملحیدان ئێوە گۆوان ملحیدی برا بە نەسی ئاەت وەکوڵان کافری مرتە دەبیتەوە جا هەتاوەکو ئەم ڕووداوانە ڕوونەدەن هەتاوەکو ئەم شتانە ڕوونەدەن نازانی کە زۆرینەی ئەو گەلە مشریکن زۆرینەی ئەو گەلە ئیسلامیان ناوێت تەوحیدیان قبول نییە نازان وەلا و بەڕا چییە وەلا واتە خۆشەویستی بۆ مسلمانان و بەڕائیش واتە بەراعەتکردن لە کوفر توخوا ئەگەر ئێمە بەراعەت نەکەین لە پەکەکە و ملحیدەکانی هەچەکە کە هەرچی مقدساتی ئێمە سوکایەتی پێکەن و دژایەتی ئیسلامەکە ئیتر بەراعەتی خۆمان لەکێ ڕاگەیەنی ها ئەم دینە چەند نامە بۆتەوە ها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی غورەباکە وأفرمي فطوبى للغرباء سركوتن وسرفرازي بو غرباء كان لكاتك تنكان شويني زورينا ناكون أقادار بن نكن شويني زورينا بكون ولكن أكثر الناس لا يؤمنون الله تعالى فرمي بلام زوريني خلقي إيمان دارنين ولقد زرعنا لجهنم كثيرا من الجن والإنس الله فرمي إما جهنم ما دروس كردوا بوشي زوريني جن وإنس نكن شويني زورينا بكون أم دين ديني زورينا ني أم دين توحيدا كرودان يتا بيش وتو ترازيكي شرعته زانا جماعه تشين تو زاني جماعتي يبقى کاکە بڕۆن ڤیدۆکان دیارن سوکایەتی نەما نەیکەن ئەم جاشانە بڕۆن هەرچی بەکرێگیراوی بەشار ئەسەد و عەلەوی و ڕافیزە هەیە لە ناو سوپاکەی قەزدا ئێستا کۆبوونەتەوە ئەمانە بوون بەبەر بەسەر کوردەکانی ئەوێشەوە خۆ ئەو خەڵکە کوردە مەدەنیە شەڕ ناکەن ئەم میلیشیانەی بەشار ئەسەد و ڕافیزە و شیعە و ئێرانن ئەیانەوێ بەردەوام ئاژا و شەڕ و ئاشۆ بێ لە مانتیقەکە ئەمانە شەڕەکە ئەنێنەوە دوای خەڵکی مەدەنی بەرەکەوێ ئەو کوردە قوڕ بەسەر مەدەنیانە بەرەکەوێ بابەت جیانکەنەوە میلیشیاکانی قەسد کە تەنها لە سا چلیان کوردە جیاکەنەوە لەگەڵ کووردا لەسا شەسیان عەرەب و تورکمان و سریانین ئەمانە میلیشیان ئەمانە ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل و ئەمانە پارەیان پێدەن و شەڕیان پێکەن وەکو سەگ ئیتر تۆ بۆ بیتە تەرەفگیری ئەم میلیشیانە تۆ بۆ فەسادیێنیتەوە تۆ کە پشتیوانی ئەمریکای بەناوی کورداری و فەسادیێنێتەوە و تۆ شوێنی ئەو میدیا زۆرینە مەکەوە ئەو میدیای گەواشی ئەکۆنتڕۆلی کردووە ئەم قسانێک کەم نیشتێکم لە شوێنی تر ناگیسن بەڵام تەنها من بەرپرسم بەرامبەر بە گەلەکەم و بەرپرسم بەرامبەر بە مسلمانان و بەرپرسم بەرامبەر ئەو کەسانەی کە تا ڕادەیە بە جۆرە لە جۆرەکان گوێم لێگرن ئەم شەڕێکی جاهیلیە نەشەڕی بینی کوفر و ئیسلامە نەشەڕی بینی کورد و عەرەبە بەڵکو شەڕی دوو میلیشیایە و ئاگاداریشتانەکەمەوە نەکەن وەلا ئەو خۆشەویستیتان بۆ میلیشیاکانی قەسد کە جەماعەتی یەپەک لەناو ئەو میلیشیانن وەلا ئەو خۆشەویستی دەربڕن بۆ ئەوانە چونکە ئەوانە کافر و ملحید و دژە دین و مارکسن